سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ بەوی وایم زۆر باش بن زۆر دڵخۆشم ئەمڕۆ لەرنامەی ژیری و دیاری بە ئێوەی ئازی شادەمەوە ئەمڕۆ لە بری ماریای هاوڕێم من لێرەم شیەکەم ئەزانن بەوی وایم کە کاتێکی خۆش بەیەکەوە بەسەر بەرین و ئێوەش بتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ئاستی ژیری خۆتان تاقی بکەنەوە بۆ ئەوەی ببن بە خاوەنی خەڵاتی بەرنامەکەمان ئەگەرتانەوێ پەیوەندیمان پێوە بکەن ئەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی 0 749 03 13 یاخود 0 460 99 پەیوەندیمان پێوە بکەن ئەگەر ئەمڕۆ نەتانتوانی بەختیاوەرتان بێت و پەیوەندیەکەمان پێوە بکەن و ئێمەش پەیوەندیەکەتان وەرگرین ئەتوانن ڕۆژانی داهاتوو پەیوەندیمان پێوە بکەن ئینجا بیرتان نەچێ ماوەی مناڵانی کورسات بووە بە ڕۆژانە هەموو ڕۆژێ 2 کات ژمێر واتە لە سەعات 3 تا 4 بەرنامە تۆمارکراوەکانە سەعات 4 بۆ 5 بەرنامەی چییە؟ ژیری و دیاری بەڕاستەوخۆ لەگەڵتانە داکە بنار کێمان لەگەڵە شێوە جۆنی کە جوانە شێوە باشم باشی شێوە شتێکی ناوەکەی تۆ واتایەکی تریشیە ئادی بزان مەزانی واتاکەی چییە؟ یعنی شقل شکل عەرەبیە بەڵام واتایەکی کوردی تری هەیە ڕوخسار وایە؟ وایە ئای چۆن شێوە گیان چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ باشم لەکوێوە پەیوەندیمان پێوەکەی شێوەی هاوڕێم سلێمانی تۆ شاری هەمومانی ئەدی چەندەم جارتە پەیوەندیمان پێوەکەی؟ دووەم جار ئافرین هەر بشی کەواتە تۆ بەردەوام بینەری ماوەی مناڵانی کورساتی؟ بەڵێ ئەی ئافرین بلیمەت پێم بڵێ لە پۆلی چەنی؟ لە پۆلی یەکی ئەمڕۆ پشووە بەیانی قوتابخانەیە وایە؟ خۆ ئامادە کردو بەیانی بچیتەوە بۆ قوتابخانە؟ بەڵێ بەیانیانن یان نیوەڕوان؟ بەیانیان ئەبێ سەعات چەند لە قوتابخانە بی؟ 8 ئەی باشە خەبەریا بێتەوە؟ بەڵێ بۆچی وازوو خەبەریا بێتەوە چیەکەی شەوان؟ شەوان زووە خەوم دەمودانمە شۆم وەچمە ناو جێگەوە یەک چۆپڵی قایمی بۆ لێبەن دەی ئافرین هەر بژی مناڵی ئاپوو ژیر ئەبێ وەکو شێوەی هاوڕێم بێ شەوان زوو بخەوێ پێشەوەی بخەوێ بێت ددانەکانی چی لێ بکە؟ وایە ئەبێت ددانەکانی چی لێ بکە بیشوە یان نەیشوە؟ بیشوە ئافرین شێوە بەڵێ منە خۆشەوێ بەڵێ ئەی حەزەکەی ڕۆژێ لە نزیکەوە بێی بۆ لام و وێنێک بگرین بەیەکەوە؟ بەڵێ کەواتە زۆر حەزەکەم منیش یەک دنیا حەزەکەم تۆ ببینم ڕۆژێک کە بەرنامەمان هەبوو لە دەرەوە پێتان ئەڵێین ئەتوانی بێی بۆ ئەوێ و ئەجا پێم بڵێ شێوە هین زیتەڵە من شێوەم باوێنەیەک بگرین بێتەوە ئەی بەسەر ئەو دوو چاوە خڕانم بەسەر چاو شێوە بەڵێ ماڵتان لەکوێیە؟ لە تافگا لە تافگەی چی؟ ئاو تۆ تافگە و بینیوە؟ بەڵێ تافگەی ئاو شتی جوان هەیە وایە؟ ئافرین شێوە بەڵێ پێشەوەی بێتە قوتابخانە لە چ باخچەیەک بووی؟ لە ڕەوزەی پەری بووم پەری لە بەختیاری وایە؟ بەڵێ ئافرین هەر بژی ئادی بزانین لەوێ چیان فێر کردووی چی فێر بووی گۆرانی و هۆڕا و شت فێر بووی؟ گۆرانیان فێر کردم لەگەڵ هەموو پیتەکان ئادی بەڵێ قەینا پیتەکان زۆرن بەڵام گۆرانیەکەم بۆ بڵێ دەی ئەیرەقیم حەد مامە قەومی کورد زمان ناشکێنێ دارەبی تۆپی زەمان ناشکێنێ دارەبی تۆپی زەمان کەس نەڵێ کورد مریدووە کەس نەڵێ کورد مریدووە کورد زیندووە
زیندوە قەت نامەوێ ئاڵاکەمان ئەوەی بڵێ کورت زیندوە قەت نامەوێ ئاڵاکەمان ئافرین ئەوەی بڵێ کورت مردووە ئێمە پەنجاکەی بە چاویە بەچی بە خەباتمان بە تێکۆشانمان بە زانستەکەمان بە خوێندن و خوێندنەوەریەکەمان وایە وایە ئافرین شێوە بەڵێ ئەمڕۆ ئێمە چرخەکە بەکار نایەنین لەبەرەوەی ئەمڕۆ حەزەکەم بۆ خۆمان ئاوا بە هاوڕێیانە یاری بکەین حەزت لە چه بڕگێکم وەڵ بژێرم ها زانانی گشتی زانیاری گشتی بەڵام زانیاری گشتەکانم قورسن بۆ تۆ نابێ تۆ زۆر پچکۆلانی شتێکی ئاسان ئەوە نە بچکۆلی ئەی کە جوانە باشە بزانم چی ئاسانیە بێ مێشکمان با بیرکەمەوە ئەی بۆ دە باشە دەیقەی ناکە پرسیارێکی لێکەم ئاسانیشە ئەڵێ یەکەم بەشی جەستەی مرۆڤ چی پێوترێ عادی بیرکەرەوە یەکەم بەشی لەشی ئێمە چییە گۆشتە یان پێستە یان ئێسکە پێستە عادی سەیرێکی لەشی خۆ بکە وایە وایە بزانین وایە چەپێ ئافرین شێوە گیان وا لەگەڵ زۆر دڵخۆش بووم کە وەڵامەکە و زانی هەر بژی شێوە گیان هەر بژین مناڵەکان ئەمەوێ ئێوە شوەک و شێوەی ئاوڕێم ئاستی زانیاری خۆتان تاقی بکەنەوە ئەوە کێ بوو ئەوە کێیە تەپە تەپەکە کاسە و کەوچکم پڕ لە خۆڵەکە مینە چۆنی بەڵێ زیتەڵە چۆنی ئەی گیان مینای ئەوڕێم چۆنی بیرمە کردی وای گیان منیش بیرمە کردی بیری میناکەم مینا بۆ نایی بۆ تەلەڤیزیۆنەکە وەرە ناو تەلەڤیزیۆنەکەەوە بابوو بینم وەرە دەی وەرە نەکەوی کوا مینا بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم ئەی بە قوربانی و چاوە جوانانەوە بم مینا ماڵتان لەکوێیە ماڵمان لە سلێمانییە سلێمانی ئەی ئافرین ماڵتان نەزانین لە چ گەڕێکێکە بەڵێ لا کانی با لەو خوارەوە دایمە بای هەیە لای ماڵی ئێوە وایە دایمە ڕەشەبای هەیە لای ماڵی ئێوە بەڵێ ئەی جا ساردە لای ماڵیەوە جارێکیان ناتم باکەیەوە نە بە قووەت وەموو قژمی ئاوە برد بە ئاسمانە دوای قژماتەوە شوێنی خۆی مینا بەڵێ منە خۆشەوێ بەڵێ چەندێک بەقەدەر فیلێک یان بەقەدەر مشکێک بەقەدەر فیلێک ئەوە نە زۆر بەڵێ من بەقەدەر یەک دایناسۆر تۆم خۆشەوێ لە فیلەکە زۆر گەورەترە سپاس دەکەم منیش زۆر سپاس دەکەم مینا گیان مینا بەڵێ چەندە شیرینە لە پۆلی چەنی لە پۆلیسێ لە پۆلی سێ ئازای ئافرین هەر بشی مینا بەڵێ دوێنێ بەفرێکی خۆش باری وایە بەڵێ وایە ئادی چی و کرد دوێنێ لەگەڵەو بەفرەیە وڵای بۆ خۆمان شەهەتە بەڵمان کردو ئیتر سێر بەفری نەمان دروست کردو ئیتر زۆر خۆش بوو شێرە بەفری نەشتان دروست کرد بەڵێ ئەی ئافرین مینا ئەبێ بە جلی ساردە و بچینە دەرەوە ڕۆژی بەفر مینا دیتەڵا گیان بەڵێ ئەڵێم جلی چی و لەبەر کرد ئەو ڕۆژەی کە بەفرباری قەمسەڵە و چاکەت و جلی گەرمم لەبەر سەڵە و چاکەت و جلی گەرم ئەی ئافرین واتە نابێ ئێمە بەبێ دەستکێشە و شتانە بچینە دەرەوە وایە وایە ئافرین مینا بەڵێ حەزی لە بەرنامەکانی ماوەی مناڵانە بەڵێ کام بەرنامەیە و زۆر بینیوە زیری و دیاری
ئەی بەرنامەکانی تر ئەوان زۆر خۆشن. سەیری بەرنامەکانی منەکەی کاتم بۆ گوندەکان. بەڵێ. ئێوە گوندەکەتان ناوی چییە؟ گوندی ئێوە ناوی چیە گوندەکەتان؟ ناوی پارێزگای سلێمانییە. گوندتان نییە خەڵکی لادێنین لادێکەتان ناوی چییە؟ با خاوێمان هەیە. خاوێ؟ لە خێرەداغا. خەڵکی خاوێ؟ بەڵێ. باشە ماڵی تێماوە خاوێ؟ ئەمانەوێ بەرنامەیە بکەین ئەگەر کردمان تۆشیتەوە بۆ گوندەکەی خۆتان؟ وەڵا نازانم دەمێکە نەچووم. ئەم جارە کە چوین پێتەڵێن تۆ شوەرە باشە؟ باش. هەر بشیت ئافرین. مینا بەڵێ. چینە لای برگەکان؟ بەڵێ. لەبەرەوەی لە پۆلی سێیت چ برگەیەکێ بۆ ئامادەکەم؟ یاری گشتی. نا تۆ گەورەتری پرسیاری گشتی با بچینە لای یاری کڵاوێنەکە یان یاری گوێشکانەکە باشە؟ باش. باشە بچینە لای کامیان گوێشکانەکە یان یاری بۆریەکە بەختی خۆ تاقی بکەیتەوە یان کڵاوێن. ئیشەڵاخەن زیاتر حەزم لە هینە پۆلەکان یان یاری گشتی. ئاخر پۆلەکانم لا نییە من پرسیاری پۆلەکان نازانم. ئەوە دادەماری زانێ. یاری گشتی. پرسیاری گشتی باشە بە پرسیارێک بێ بە مێشکمە پرسیارێک بێ بە مێشکمە ئەڵێ ئەگەر زەوی بە دەوری خۆیدا پسوڕێتەوە چی دروستە بێ؟ ئەگەر زەوی ئاوا بخولێتەوە بە دەوری خۆیە چی دروستە بێ؟ وەرزەکانی دروستە بێ. ئەوە وەرزەکانی ساڵ دروست نابێ یان مانگ؟ هین دروستە بێ. چی؟ شەو ڕۆژ هەوڵ دەدەم با بزانین پێ یەکەم. ئەگەر زەوی بە دەوری خۆیان سوڕێتەوە چی دروستە بێ؟ شەو ڕۆژ وایە؟ وایە؟ ئافرین هەر بشی تەواوە دەست خۆش تۆ مناڵێکی زۆر زۆر زیرەک و گوێڕایەڵی. میناجان بەڵێ. دەخۆ ئامادەکە بۆ قوتابخانە بەیانی قوتابخانەتانەیە بڕۆوانەکانە باش بخوێنە باشە؟ دەست خۆش. خوان لەگەڵ. خوان لەگەڵ. وەحەفیز. کە دڵم خۆشە ئەم ناوە کوردیانە زۆر خۆشنەوە دوو هاوڕێ پەیوەندیان وەرگرت ناویان شێوە مینا ئارش مینا شێوە ئارش بەڵێ. چۆنی؟ ئارش بەڵێ. تەلەڤیزیۆنەکە کەسکە با نێم بیکوژێنمەوە. بەڵێ. تەلەڤیزیۆنەکەتان کەسکە با تووڕە نەبوو بێم بیکوژێنمەوە. بەسەرچۆ. ئەی چاوەکانە خۆش بێ. چۆنی؟ بەڵێ باشم. ئارش بەڵێ. وەرە با یاریەک بکەین. بەڵێ. من ئەڵێم ئارش تۆ بڵێ بەڵێ. من ئەڵێم چۆنی تۆ بڵێ باشم بزانم سەرە لێ تێگەچێ. باشە؟ باش. بەڵام خێراتری یەکەمە بێت تۆش خێرا وەڵام بیتەوە باشە؟ باش. ئامادەی؟ بەڵێ. یەک دوو سێ. ئارش بەڵێ. چۆنی؟ باشم. ئارش بەڵێ. چۆنی؟ باشم. ئارش چۆنی؟ باشی من سەرکەوتم تۆ تێکەوتی چۆنی ئارش؟ وەڵا باشم. لە پۆلی لە کۆ پەیوەندی با پێوەکەی؟ لە سلێمانیەوە لە پۆلی پێنجم. لە سلێمانی لە پۆلی پێنج ئەفرین ئەلفیان بە. ئارش بەڵێ. لە پۆلی پێنج ئەلفیان لە پۆلی پێنجی بایی. ئەلف. ئافرین ئەی باشە ماڵتان لەکوێ لە چ گەڕەکێکن؟ شەهیدانی ئازادی. شەهیدانی ئازادی شوێنەکەش تا خۆشە. پێم بڵێ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی؟ بەڵێ. چه سوودێکی ماوەی مناڵانی کورسات بۆ ئێمەی مناڵان؟ بەڵێ.
ماوەی مناڵان چ سوودێکی هەیە بۆ ئێمەی مناڵان؟ فێری چییە بی لێوەی؟ چی؟ وەڵا فێری زانست و زانیاریە بیندەیە و سەیری بەرنامەکانمانەکەی؟ بەڵێ بەرنامەکەی دادەشێنەیە بینی؟ ناوەڵە بەرنامەیەکی هوەری زۆر خۆشیە، فێری دروستکردنی وێنەتانەکە. ئێوەکەم وەڵا بە سەیری ژیری و دیاری؟ بەڵێ ئەتوانی لە یوتوبەکەمان بنووسە کورتسات کیدز لە یوتوبەکەی ئێمەوە ئەتوانی هەموو بەرنامەکانمان ببینی. بەرنامەی زۆر جوانمانەیە لە هاوینانە، بەرنامەی پێشبڕکێمانەیە لە کاتەکانی تریشا، بەرنامەی چیرۆکەکانی داپیرەیان، بەرنامەکەی دادەشێنە وێنە کێشان، دادەماریا، دادەتەوار، بەرنامەی زۆر جوانمانەیە. لەبەرەوەی لە پۆلی پێنجی با بچینە لای برگەیەک کە ئەو برگەیەمان تازەیە. ئێستا پیتێکی پێڵێم، تۆ بە پێ ئەو پیتە بێ ناوم پێ بڵێ، باشە؟ باش با هاوڕێیانمان پیتی هینمان بەنێ. کێ کاروان ڕاوەسە من پێتەڵێم هاتە سەر شاشەکەتان. وەڵای تەلەڤیزۆنمان نییە. تەلەڤیزۆنتان لا نییە؟ قەی ناکە من پێوەڵێم تۆ پێم بڵێ، باشە؟ وەڵایە ئیتنیوانمانێ. ئەی چی بکەیت؟ ئارش بەڵێ من پرسیارە لێکەم تۆ وەڵام بەرەو، باشە؟ بەسەرچۆ ناوی میوەیەکم پێ بڵێ سەرەتاکەی پیتی کێ بێ؟ ناوی میوەیەک سەرەتاکەی بە پیتی کێ دەست پێ بکە؟ میوە ئاخە چ میوەیەک؟ هەر میوەیەک؟ نا سەوزەوات نا، هەر میوەیەک کە بخورێ. بۆ میوەیە نەخورێ؟ کیوی ئافرین، کیوی. باشە، ناوی ئاژەڵێکم پێ بڵێ بە پیتی کێ دەست پێ بکە؟ کەرکەدان، ئافرین. ئەمە دوو. ناوی گوندێکم پێ بڵێ کۆتاییەکەی پیتی کێ بێ؟ ناوی گوندێک کۆتاییەکەی پیتی کێ بێ؟ وچی بووک کوێ؟ دەی بیری لێ بکەرەوە. یارمەتیم بۆ وەڵا. ئاخر ئەگەر یارمەتی و بە مەیزانی من ناوێکەڵێم تۆش بۆ یەکەم جارمە بۆیە. ئاخر ئەگەر پێ بڵێم یەکسەر هینە بێ. باشە، ناوی مرۆڤێکم پێ بڵێ کۆتاییەکەی پیتی کێ بێ؟ ناوی چی پێ بڵێ؟ مرۆڤ. یان ناوی مرۆڤێک یان ناوی گوندێکم پێ بڵێ کۆتاییەکەی پیتی کێ بێ؟ دەی با بە نمونە شتێکە پێ بڵێم، بە نمونە چالاک. تۆ ئێستا ناوێکم پێ بڵێ. دەی ناوی ئاخیرەکەی پیتی کێ بێ؟ بڵێ. مارکۆ. ئەوە ئەنگلیزیشە، ئەبێ بڵێ مارک. مارکیش ئەنگلیزیە نابێ. مارکیش نابێ. بۆ نمونە وتم چالاک. ئەوە ناوێکی کوردی کۆتاییەکەی کێ بێ؟ یان گوندێکەیە لە سنووری سلێمانیە، خەڵک زۆر بۆیە چێ بۆ سەیران و شتانە. دەی ئەتوان ناوی شوێنێ بڵێ؟ ئادی بیڵێ. شارێ ئادی بیڵێ. کەرکووک. ئافرین، یەک چەپڵەی قایم کەرکووک. هەر بشی دەست خۆش. من زۆر دڵخۆش بووم کە توانی پەیوەندیمان پێ بکەیت. هەر بشی دەست خۆش. ئافرین. مناڵە عەزیزەکانی هاوڕێم، ئەمانەوێ
ئێوە ئاسی ژیری خۆتان تاقی بکەنەوە بۆچی بۆ ئەوەی بزانین تا چەندێک بەتوانان ئێوە بێ میشە هەوڵ بن تێبکۆشن فێری زانیاری گشتی بن بۆچی بۆ ئەوەی لە پاشە ڕۆژە سوود لە خۆتان ببینن زۆر باشە کاکە بنار و هاوڕێکانم ئەبێ وا بکەنەوانیش ئێ کێمان لەگەڵا کوای هێش وەرە ژوورەوە وەرە چێکەی لە حەوشە وەرە با قسە بکەین هێش ئەو تەلەڤیزیۆنە کەسکە هێش بەڵێ چۆنی بەڵێ تەلەڤیزیۆنەکەتان کەسکە ئەنجا قسە و لەگەڵەکەم بەڵێ تەلەڤیزیۆنەکە و کەس کرد بەڵێ هێش و چۆنی باشم تۆ چۆنیژی کەڵە یاخوار باش بیهێشوە ترێکیان دەنگ و باسە چۆنە وەڵا من باشم تۆ چۆنی وەڵا منیش زۆر باشم ماڵەوە چۆنن وەڵا باشم ئادی چیەکەن لە ماڵەوە ئێستا خەریکی چیت وەڵا بۆ خۆمان دانیشتوین کێوکێن بەڵێ کێوکێن لە ماڵەوە وەڵا هەمومانی ئادی یەکێک پێم بڵێ خوشکم و دایکم و باوکم ئەی سەلامیان لێ بکە بڵێ کاکەسی چەڵە سەلامتان لێکاڵێ حەزەکەم ڕۆژێ بێم بۆ ماڵیان باش ئەی هەفەرین هێش و گیان بەڵێ ئەمڕۆ چوویتە دەرەوە ئەرە وەڵا سلێمانی و بینی تارای سپی پۆشیوەکە جوان و سپی و پاکە بەڵێ ئەی ئافەرین باشە ئەبێ ئێمە بەم سەرمایە بچینە دەرەوە یاری بکەین ناخێر ناخێر بۆچی تووشی چیە بین پرسیارەکەم پێ بڵێ بەڵام وعدەم پێ نییە ئۆ وەحدە و پێ نییە لە پۆلی چەندی 5 لە پۆلی 5 با بچینە لای بڕگەی گوێشکاندنەکە باشە نەوەڵا حەزم لە گوێشکاندنەکە نییە ئەی حەزت لە چییە وەڵا حەزم لە شتێکی ترە حەزت لە چییە کڵاو کڵاوێت با پرسیاری گشتی بێ پرسیاری گشتی بەڵێ باشە با پرسیارێک بێ بە مێشکمە پرسیارێک بێ بە مێشکمە ئەڵێ پیتەکانی زمانی ئینگلیزی چەند پیتە 25 26 27 سا هێکەڵتەکەم 26 بەڵێ تۆ بڵێ وا بێ وەڵای نازانم 1 2 3 دەرەرەرەن ئافەرین دەست بۆ پیرۆزە پێم خۆشە براوە بووی ئێستا ئەچینە لای چی ناوبڕ دواتر ئێمەوە بۆ کوێ ئێمەوە لاتە بۆ پێم ناڵێ ناتومەتەوە خۆ من کەوتم ئەچمە لای ناوبڕێکی کورت و ئێمە وڵاتان خەوم لێکەوت دەزانی سڵاوتان لێ بێتەوە مناڵە ئازیزەکانی هەوڕێم دووبارە بووەمە دووبارە خۆشحاڵم هاتمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ژیری و دیاری ئەنجا بەبیرمان نەچێ زۆر سوپاس بۆ سپۆنسەری ئازیزمان IQ کە ژمارەیەکی زۆر خەڵاتی نایابی بۆ منداڵە ئازیزەکانی هەوڕێمان دابین کردووە ئەنجا بیرمان نەچێ ڕۆژانە ماوەی مناڵان بووە بە 2 ساعت ساعت 3 تا 4 بەرنامە تۆمارکراوەکانمانە ئەگەر سەیری و بەرنامانە نەکەن سەیری ژیری و دیاریش مەکەن لەبەرەوەی تووڕە مەزانی ئەنجا ساعت 4 بۆ 5 بەرنامەی ژیری و دیاری بە شێوەیەکی ڕاستە و خۆ دەینەکەنتان کێ لێ هات وەی لەو ناوە خۆشە لێ هات
لێبوو کێ لێ هاتێ لێ هات چۆنی کاکە لێات باشم دەنگ و باسێ وەڵا من کە قسە لەگەڵ ئێوەکەم باشم کە قسە لەگەڵ ئێوە ناکەم باش منی زۆر تۆ خۆشەوێ منیش یەک دنیا تۆ خۆشەوێ بۆ چاوە جوانانە و لێات یان بەڵێ حەزێکردناوە زیتەڵە بێ بەڵێ ناوی خۆکەی بە زیتەڵە بەڵێ ئەدی باوکە ناوی چییە؟ کاروان زیتەڵە کاروان چۆنی؟ باشم ئەی ئافەرین کاروان باوکە بوو کوڕە لێات بەڵێ لە کۆ پەیوەندیمان پێوەکەی سلەیمانی هەر بژی وەرە بۆ تەلەڤیزۆن بۆ لامان باشە؟ بەسەچە کەیە ئەم شەویەیت بەڵێ ئافەرین وەرە بۆ لام بڵێ بیرەکەم هاتووم بۆ لای زیتەڵە منیش ئەڵێم یاخوا بەخێر بێ لێرە بۆ خۆمان میوا خۆین بەیەکەوە لەبەرەوەی شەربەت و شتیوە زیانیە بۆ دارمان میوا خۆین باشە؟ ئیشەڵڵا ئیشەڵڵا لێت بەڵێ ئەی دەنگ و باسە چۆنە؟ وەڵا باشە یاخوار باش بی حەزت لە چی تۆ یاریکی؟ باشی وەڵا منیش باشم سپاس بۆخوا حەزت لە چی یاریکی وەرزشیە؟ لێت بەڵێ حەزت لە چی یاریکی وەرزشیە تۆپی دەست یان دوو گۆڵی یان تێز بیرکاری بیرکاری؟ ئەتۆمبی چی؟ ئەتۆمبی ئۆتۆمبیل؟ ئەتۆمبیلی تۆپی پێ تۆپی پێ تۆپی پێ ئەی بۆ توو ڕەمە بە دوای نەگری لێات لێم توو ڕەبوو زۆر دۆخۆرە تووڕە نازم ئەی ئاشتم ناکەیتەوە؟ ئاشتم ناکەیتەوە؟ ئەش ببینە وەرە باوشم پیاکە باش بینەوە ئەی کە جوانە لیات گیان هەر بشی لیات بەڵێ لە پۆلی چەنی؟ یەک ئەی گیان ئەم ساڵ چوویتە قوتابخانە؟ بەڵێ هەر بژیت لیات بەڵێ ئەدی گۆرانی مناڵە نازانی؟ نازانم گۆرانی پچکۆلانە نازانی؟ نە ئەوە زانی کاڵێ باخ چەکەی ماڵمان جوانە ئاوی ئادەم ڕۆژانە کاتێکە خونچە دەردێ گوڵی تازە پشکوێ بۆنی خۆش خۆش ئاهێنێ چۆ لە کەش چیەکە؟ دەست خۆش بێ زۆر سپاس چەپڵەکانتان دەستا خۆش لیان ئەڵێ چی ببن بە گۆرانی بێش ها بەنگ خۆشە بەڕاستە ئەی ئەمان کوانێ لێ هات بۆ دیار نەمان چۆنە دەنگم دیات بەڵێ ئەی تۆ بۆ گۆرانێکم بۆ ناڵێ ئەوە نا خراپی لەگەڵ منە نازانم بۆ لیات بەڵێ حەزت لە چ بڕگەیەکی بەرنامەی ژیر و دیاریە؟ بیرکاری بیرکاری با بیرکاری بێتە سەر شاشەکە دەرەرەرەن دەرەرەرەن تەنتەرەن هاو ناو بڕۆن بۆ ماڵی لیات بیرکاری گیان دەی بڕۆن دەی هاو نە ئێستا دەی بیرکاری لەوانەیە ماڵتان نەزانێ ئەدی دەرگاکەتان چ ڕەنگە با بێت سپی بیرکاری گیان بڕۆ دەرگا سپێکێ لێ بۆ بچۆرە ژوورەوە هاو بەڵێ باە سا پێ بڵێم ئەناناسێک لەگەڵ ئەناناسێک ئەکاتەدا باشە ئەبێ ئەناناسەکان ژمارەیان چەند بێ؟ دوو ئەنەناس دوو ئەنەناسەکاتە ئەکاتەدا
واتە ئەبێ ئەناناسەکان ژمارەیان چەند بێ؟ پێنج. چەند؟ لێت زانم نەگوێراتە دا. تێنەگەیشتم ئادی دەنگە بەرز دارا پێنج. پێنج و پێنج. ئەلو بەڵێ. لێت ئادی ئەناناسێک و ئەناناسێک ئەبێ بکاتە دا. ئەناناسەکان ژمارەیان چەندە؟ دوو. دوو؟ بەڵێ. نا جوان بیرکەرەوە. ئەناناسێک لەگەڵ ئەناناسێک ئەکاتە دا. دا. ئەبێ ئەناناسەکان ژمارەیان چەند بێ؟ چی؟ ئەی وەی وەرگە مێشە ئەناناس لەگەڵ کەسی لێیە هاوکاری بکات لە خێزانەکە و بەڵێ. دە باشە بە خێزانەکە و بڵێ چەند و چەند کۆکەیتەوە ئەکاتە دا واتە ئەناناسەکان ئەبێ ژمارەیان چەند؟ پێنج و پێنج. پێنج و پێنج دەکە ئافرین کەواتە ئەناناسەکە و بیر نەچە بیکەرە مێشکتەوە ژمارە پێنجە. ئێستا ئەناناسێکمانەیە لەگەڵ هەرمێک کۆمان کردووەتەوە کردوویەتێ هەشت واتە ژمارەی هەرمێکا بێت چەند بێ؟ سێ. سێ ئافرین سێ و پێنج کردیە هەشت ئەوانە و بیر نەچێ. ئێستا هەرمەیەکمانەیە سێوێکی لێکەمەکەینەوە ئەکاتە ژمارە دوو. دوو. سێوەکە ژمارە دووە. یەک. یەکە ئافرین زۆر باشە. ئینجا ئێستا بە ئەناناسەکە هەرمێکە سێوەکە کۆکەینەوە بزانین ئەکاتە چەند؟ ئەکاتە پیاز ئەکاتە زەڵات. نۆ زانین وایە؟ بەڵێ. یەک چەپڵەی زۆر قایم بە دەنگی بکاتە ماڵیە. ئافرین هەر بشی دەست خۆش لێت گیان لێت ئەگەداری خۆ بە پێو خۆشە براوە بووی. بەڵێ. هەر بشی زۆر زۆرم خۆشەوی هەر بشی بە قسەی دایە و بابە بکەی یاری بە مۆبایل و شت نەکەی باشە؟ بەڵێن بێ. بەڵێ. ئافرین دەبڕۆ دەی خوات لەگەڵ خواحەفیز. خواوی. خواحەفیز. ئینجا ئەمڕۆ چەند شەمەیە؟ شەمەیە. بەیانی چەنە؟ یەکە. ئەی دوو بەیانی. دووە. ئەی سێ بەیانی. سێ شەمە. ئەی جومعەکەیە. بزانم کێزانێ جومعەکەیە. هەینی کێیە؟ نەخێر هەینی دوای پێنج شەمەیە پێش شەمەیە. چۆن ئەمە زانیاری چۆنم لایە بەخوا ئەمە نەزانیاریم لایە پێتان بڵێم مێشکتا وەری ناگرێ. ئەی چۆن زۆر دڵنیام. ئەجا کێ حەزەکە قسەم لەگەڵاکە چ مناڵێک 10 ساڵ بڕن ئەدی 10 ساڵ برن بۆ ساعە ڕۆژنا تۆسە فەرمو ڕۆژناگیان چۆنی؟ باسە. دەنگ و باسە باسە. ڕۆژناگیان. بەڵێ. ماڵتان لەکوێیە؟ لە هەولێر. هەولێر کوی حاتم. باشی؟ بەڵێ. هەر بشیت لە سەفی چەندی؟ پێنج. پێنج. ئەی ئافرین هەر بشی قوتابخانەکەتان ناوی چییە؟ دڵدار. دڵدار. دڵدار ناوی کێ بزان مەزانی؟ نازم. ناوی شاعیرێکی گەورەی کووردە. چۆن نازانی ئەبێ بزانی ئێمە ئەبێ شانازی بە شاعیرەکانمانەوە بکەین بە نووسەرەکانمانەوە بە سەرکردەکانمانەوە بە هونەرمەندەکانمانەوە ئەبێ شانازی بە چیتری شۆ بکەین. بەڵێ. بە ئاڵاکەمانەوە وایە؟ وایە. هەر بشیت ڕۆژنا بەڵێ. لە پۆلی چەنی؟ پێنج. پێنج. ئەی ئافرین هەر بشی کەواتە تۆ مناڵێکی زۆر بەتوانای وایە؟ بەڵێ. لە قوتابخانە حەزت لە چ وانەیەکە بە تایبەتی؟ کوردی. ئەیوانەکانی تر؟ وانی. هەر بشیت ئەبێ ئێمە پێش هەموو وانەیەک گرنگی بین بە زمانی کوردی چونکە ئەگەر زمانی کوردیمان باش نەبێ
ناتوانین پەرە بە زمانەکانی تریش بین. ئێمە پێش هەر زمانێک ئەبێ گرنگی بە زمانی دایک بین، وایە؟ وایە چونکە زمانی خۆمان. ئەی ئافرین هەر بشیت. ئادی پێم بڵێ ناوەڕاستی هەولێر چی پێوترێ؟ وەڵا قەرات وایە؟ وایە ئەی باشە شتێکی تری لێیە. ئەها پێڵێن قەڵاو چی؟ ئەوەی تر چییە؟ منارە منارەی کوێ؟ هەولێر منارەی چۆلی وایە؟ وایە ئافرین پێویستە ئێمە ئاوا شارەزای شارەکانی خۆمان بین بۆی ئەگەر میوانێکمان هاو یان گەشتیارێ ڕووی کردە وڵاتەکەمان یان شارەکەمان پرسیاری کردوتی ئەوە چییە پێی بڵێ ئەوە چییە وایە؟ وایە ئافرین حەزت لە بڕکەی هینە کڵاوێن؟ نە ئەی گوێشکاندن جیاوازی وێنەکان جیاوازی وێنەکان تکایە وەرە سەر شاشەکان. حەزەکەی جیاوازی نێوان فیلێک و مێرولەیەکم پێ بڵێ؟ باڵێ ئادی فیل لەکە ئۆکە فیل کلکی هەیە؟ ئەی مێرولە نەخێ مێرولە کلکی نییە وێنەکات بۆ ماڵتان؟ نەخێ ماڵتان لە چ گەڕێکێکە وتێ؟ هەواڵان هەڤاڵان وێنەکە بارک نەبێ بچۆ بۆ گەڕێکی هەڤاڵان بڵێ بۆ ماڵی کێ؟ هاو ڕۆشنە بچۆ بۆ ماڵی دادە ڕۆشنە هاوڕێم هاو وێنەکە هات یاڵا دەی چیمان پێ بڵێ؟ جیاوازی پێت جیاوازی ئەو دوێنێمان پێ بڵێ. تۆپەکە چیەکە؟ تۆپەکە فتبۆڵەکە من دێم لە دەستم ڕامەکە ئەوە یەک کیسەڵەکە ئیسەر تشتی کامچی سەڵێن؟ ئەوەی لەسەر ئاوەکە ئەوەی لەسەر ئاوەکە ئەوە دوو هێشتا 25 زانم دارەکە چیەکە؟ دارەکە ئەوە سێ ئافرین هێشتا 22 دانەوماوە. دەی کەروێش کازەکە دەی خێرا ئاوەکەی چیەکە؟ تشتی ئاوەکەی چییە؟ پشتیاوەکە چییە؟ هاورەکەیان هەورەکان چی؟ ئەوەی بەلەمەکە لەی چادرەکە؟ بەلەمەکە چی پێوەیە؟ ئەوەکەی لێوەکەی ئەوە 4 21 دانەوماوە. دەی یەک دانەمان پێ بڵێ با جۆل لە یەک چۆپڵەی بەهێز بێ لە شاری سلێمانیەوە بۆ هاوڕێکەمان لە شاری هەولێر. ئەی چۆن؟ دارەکەی کەس ئەوەی ئەخیری دارەکە چی؟ بەردەکەش نەخێر بەردەکەی کن تۆپەکەی کنجیاکەی بەردی لای تۆپەکە؟ باڵێ ئادی یەک چۆپڵەی بەهێز با بگاتە شاری هەولێر. ئافەرین ڕۆژداژیان ئەی ئافەرین زۆرم پێخۆش بوو کە ئاوا تواناکانی خۆ بەکارهێنا یەکسەر نەوت هاوکاری مەکەی. ئافەرین ڕۆژداژیان زۆرم خۆشەوی. زۆر سپاس بۆ تۆش کە توانی و پەیوەندیمان پێ بکەین. ڕێز و خۆشەویستیم بۆ خەڵکی هەولێری عەزیز. وەی مادوو بوو. ڕاستان ئادی وەرە بابوو بینم. ڕاستان بەڵێ کووە ڕاستان؟ ڕاستان چۆنی؟ باشە دەنگ و باسە؟ باش یا خوار باش بی. ڕاستان گیان بەڵێ لە کۆ پەیوەندیمان پێوەکەی؟ سلەیمانی شاری هەڵمەت و قوربانی ماڵتان لە چ گەڕێکێکە؟ ڕاپەڕین ئافەرین گەلی کوردی قارەمان ڕاپەڕین دژی زوڵم و ستەم وایە؟ بەڵێ ئای
وجۆ لێ نەبوو من لەو ساوە هاوارەکەم ئەڵێم گەلی کوردی قارەمان ڕاپەڕین دژی زوڵم و ستەم ئەم جارێک جۆ لێ بوو ئەلو ئەلو جۆ لێمە بەڵێ ناوت چییە ڕاستان بەڵێ ناوت چییە ڕاستان ئافرین ڕاستان بەڵێ لە پۆلی چەنی سێ ئەی لە قوتابخانەی کوێی سمارت کوێ سمارت سمارت باشە کوردستان ئاڵاکەی چەند ڕەنگە چوار باشە ناوەڕاستەکەی ڕەنگەکەی چییە زەرد چییە بەڵێ زەردەکە وێنەی چییە خۆر ئافرین هەر بژی ڕاستانجا ڕاستان بەڵێ تۆ منە ناسی بەڵێ من ناوم چییە بەڵێ من ناوم چییە گورج و گۆڵ کوڕە گورج و گۆڵ باوکمە باوکم من کەی گورج و گۆڵم تخوا من لە باوکمە چم لە باوکمە چم بەس من زیتەڵە بەڵێ تۆ باوکە ناوی چییە بەڵێ تۆ باوکە ناوی چییە شتیوان منیش باوکم ناوی گورج و گۆڵە خۆشم زیتەڵە باشە ڕاستان بەڵێ عادی پێم بڵێ لە قوتابخانە فێری هۆرراوەیان کردوون بەڵێ چ هۆرراوەیەکە زانی پێشکەشماکەی بەڵێ چ هۆرراوەیەکمان پێشکەشەکەی پەرستار عادی بیڵێ هەمووی نازانم بەس نیوەی بڵێ پەرستار بۆ نەخۆش وەک کەسوکار هەردەم هاوکاری دکتۆرە هەر بژی پەرستار هەر بژی بێر دەرد و ئازاد ئافرین چەپڵێکی زۆر بێت ئەمە کێ فێری کردووە هۆرراوەیە مامۆستا ئافرین ڕێزمانێ بۆ مامۆساکە و ئەبێ ڕێزی مامۆساکە و بگری ئەبێ خۆشەویستی خۆتی پیشان بی ئەبێ لە قوتابخانەی گوێ لەوانەکان بە باشی بگری باشە ڕاستان گیان باش ڕاستان بەڵێ تۆ دەمێکە سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی ماوەیەکی کەم ماوەیەکی کەم سەیری کام بەرنامەیە و کردووە زۆر زیتەڵە ئەی ژیری و دیاری ئەی سێرەکەم کامەیە ژیری و دیاری بەڵێ کام بەرنامەیە ژیری و دیاری ئەمەیە ئەی ئافرین ئەی باشە تۆ زانی ئەو دیاریانەی ئێمە بۆمان ئامادە کردوون کێ بۆی دابین کردوون نە ئایکیو کەواتە ئەبێ سوپاسی ئایکیو بکەین کە ئەو دیارە بە نرخانەی بۆیەوە ئامادە کردو و ئێمەش پێشکەشیەوە یەکەین باشە باش سپاس ئایکیو زۆر سپاس بۆ تۆش دی پێم بڵێ حەزت لە کام بڕگەیە لە بەرنامەی ژیری و دیاری بیرکاری بۆ لەوانەی بیرکاریە باشی بەڵێ چەندێک باشی زۆر بەڵێ زۆری چەند ئەوە 2 مەتر یان 10 مەتر باش 10 مەتر یان 2 مەتر ئەڵی چی زۆر باشی 2 مەتر یان 10 مەتر 10 مەترەوە کێو لە لاوەیە کەس ئەیدایجانە لە لاوە نییە با لەو لاوە سڵاویان لێ بکە با بچینە لای بیرکاری دەی لەگەڵ ما بیڵێنەوە بیرکاری هاو بوو ماڵتان ئای ئەو دیارە بیرکاری ئەگەی لە من نییە بیرکاری هاو
ئەی ئەم بیرکاریە نازانم بۆ ئەوەنە زۆری پێچێتە ئەچێتە ماڵی هاوڕێکانمان بە تا دەبمشێری 1 2 3 هاو بەڵێ با ئێستا ئامادە بین کیویەکمانەیە کردوێتێ 8 واتە بێ هەر کیویەک ژمارەکەی چەند بێ؟ نۆ ئافرین بیرە نەچێ کیویەکە ژمارە نۆیە ئێستا کیویەک لەگەڵ مۆزێکە کۆکەینەوە ئەکاتە 14 کەواتە بێ مۆزەکە ژمارەکەی چەند بێ؟ 5 ئافرین هەر بشی ئەوەشە بیر نەچێ ئێستا پرتەقاڵێکمانەیە مۆزێکمان لێ دەرکردووە کردوێتێ 5 ئەبێ پرتەقاڵەکە چەند بێ؟ دەی گەروێش کاسەکە چەند؟ 200 پرتەقاڵەکە 400 پرتەقاڵەکە 10 ئافرین ئێستا پرتەقاڵێک و کیویەک و مۆزێکمان بۆ کۆکەرەوە بزینە کاتە چەند؟ دەی دادا بژێرم 1 2 24 بزانین وایە؟ ئافرین هەر پشی هاوڕێکە دەست وەڵامەکە و زۆر زۆر ڕاست بوو دەست خۆش ڕۆی بەجێ وەمزایی ڕۆشی ئەگاداری خۆ باوڕێکم وە لەگەڵ خواحافیز مناڵە ئازیزەکانی هاوڕێم من زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ لەگەڵێەوە بووم لە بەرنامەی ژیری و دیاری بەیانی دادەماری هاوڕێم پێشکەشتانەکە ئەجا بابیرم نەچێ زۆر سوپاس بۆ سپۆنسەری سەرەکیمان ئایکیو بۆ دابینکردنی ئەو خەڵاتە جوانانە ئەجا ئێستا هاوڕێکەی ئێمە یەت بۆ پێشکەشکردنی بەرنامەی کورتسات مەگەزین لێرە من بەجێتان هێڵم بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ